کە کردە بەربەرگی کە ناسی ڕسوای لای خەڵکی ئیتر جێی باسی خەڵکی بەشێت و گەمژە دەزانن ئیتر بە چاوێ سوک دێتە ڕوانن. بەهۆی پێنەدانی شایستەدارایەکانیان و دواکەوتنی موچەکانیان ماوەی 4 ڕۆژە شۆفێران و کرێکارانی ژینگە پارێزی کۆمپانیای شکار لە سنووری شارەوانی چەمچەماڵ و نۆ شارەوانی دیکەی سنوورەکە مانیان لە کارەکانیان گرتووە. بەهۆیەوە زبڵ و خاشاکێکی زۆر لە کۆڵان و شەقام و شوێنە گشتەکانی سنوورەکەدا کۆبووتەوە و جگە لە سیمایەکی ناشرین مەترسی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشیش بەو هۆیەوە دەکرێت. ئەمڕۆ ژمارەیەک لەو شۆفێر و کرێکارانە لە بەردەمبینای شارەوانی چەمچەماڵ گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا. نەوەڵا ئەو موچەی پێمانە ڕۆژی 10,000 مای 300,000 ئەگەر لە کاتی خۆشیان بدرێ بەشی بژێوی ژیان ناکا بەڵام ئێمە بە ناچاریم ئیشاکەینم ڕاستی کرێکارێکی زۆرە فێر بۆ کۆمپانیای هاتوو بەڕاستی هیچ یاسایەکی نییە پێڕەوکە ئەم کۆمپانیای هەڕەمەکی ئیشەکە چووکم ئەقدێکی نییە لەگەڵ کەسمانە هەر کرێکارێکی بەدڵە بێ بەیانی کاتە دەرەوە بە ئارەزوی خۆی غەرامەتەکە گەر بەردەوام بێت 2-3 ڕۆژترەی بینیم شارە یعنی چی حاڵێکی بێ بەدەست بڵۆ لێرەی شۆ لەم کەناڵی شۆ داواکەن لە ناحەی شۆڕش لە قایمقامی چەمچەماڵ لە لیژنەی شارەوانیەکان لە ئەندامی ئەنجومەنی پارێزگا کە چەند کەسێکیان پەیوەندیان پێمانەوە کرد ڕاستی حەزەکەین لە ئەنگری چینی مەزڵوم بن فەقیر بن با کەسێک لە کۆمپانیاکانەوەم بە سەراحەتی یڵێ با کاکشکار گوێ لێیە کاکشۆڕشە من کێشەمان نییە با پشتیوانی ئەم خەڵکە مەزڵومە بن لەسەر شانی کرێکار و سایق ئەم دوو شارە پاگەکرێتەوە حرمەتمان لێ بگرن خۆیان با بێنە شوێنی ئێمە مناڵەکانیان بێنە شوێنی ئێمە بە 65 ڕۆژ 400 زاکی ئیدارەکە. سەبارەت بە کێشەی شۆفێران و کرێکارانی کۆمپانیای شکار پەیام پەیوەندی کرد بە ئالان محەممەد سەرپەرشتیاری گشتی کۆمپانیای شکار لە زۆنی چەمچەماڵ. ناوبرا و ڕایگەیان کرێکارانی کۆمپانیاکەی تەنها 5 ڕۆژە موچەکانیان دواکەوتووە بەڵام شۆفێرەکان لەگەڵ ئەوەی 65 ڕۆژە موچەکانیان دواکەوتووە لە ئێستادا موچەی مانجیدەیان حازرە و وەری ناگرن. بەو پێی ئەوان داوای 2 موچە دەکەن بەسەر یەکەوە. یعنی ئەوەی کەس سەبەب بۆ بۆەوەی کە ئێمە نەتوانین موچە بین لە کاتی خۆیەوە بۆ کە ئێمەش ناتوانین ئەو ئەکومافەی لەسەرمانەوە ئەکرێ بە شایستەی داگای لە کاتی خۆیان حکومەتمان ناتێ تاخیرە بێ و ئێمە 6 ڕۆژ نەبوو ئێمە پارەی مانگی دەمان یاونەتێ و پێنجشەمەی ڕابردوشت تەنها جوزئیەکی شۆفێرەکان ما بوو پێنجشەمەی پێشوش ئەوەشمان بۆ ناردوون بەڵام وەریان نەگرتووە. ئێستا بۆ نمونە کرێکارەکان تەنها مانگی 11 وەرنەگرتووە ئێستا لە 5 12 ئینشاءالله هەتا دەی 12 و 15 12 ئەویش ئەو پێشینانە وەرەگین لە حکومەت و ئێمەش موچەی مانگی 11 نینە و ئێتە باقیاتی مانگەکانی تریش وەسعەکە ئاساییە بێت. کۆمپانیای شکار لە سنووری 10 شارەوانی قەزای چەمچەماڵ و ناحیە و کۆمەڵگەکانی 525 کارمەند و کرێکاری هەیە. لەو ڕێژێش 360یان کرێکاری ژینگە پارێزن کە موچەی هەرێکێکیان بۆ مانجێک تەنها 300,000 دینارە. نزیکەی 80 کەسیشیان شۆفێرن کە موچەی هەرێکێکیان 400,000 دینارە. لە سنووری هەردە شارەوانێکەشدا ڕۆژانە زیاتر لە 200 تەن زبڵ و خاشاک لەلایەن کرێکار و کارمەندەکانی کۆمپانیای ناوبراوەوە کۆ دەکرێتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.